هیچێکم نەبینی ئەمەیان دیاری منە ئەمە دیاری خۆتە ئەمە دیاری شەستەکانە خۆش قوربانە بەڕێزە ئەم شەر باشە بەڵێ ئەمە دەشتە باشە ئەمانە بران بازار پرۆژەی بەناساندنی بەرهەمی ناوخۆ و خستن بەردەستی بەرهەمە بیانیەکان 29 کرایەوە تا حوتی دوو بەردەوام ئەبێت نەخوا بە زیابێتوانیمانە چەند بەرهەمێکی ناوخۆ بێنینە ئێرە بەشداری بکەن لەم فستیڤاڵە بەس تەنها ئەوەی ناخۆشەکە لە 140 تەنها توانیمان کە بەشدار بن وەکو بەرهەمی ناوخۆ ئەوەی تری لە 160ەکەی بریکاری بەرهەمە دەرەکیەکانن کە لە هەرێمی کوردستانە وەکالەتیان هەیە و ئیشەکان ئێمە ئەتوانین بڵین و کە تاقیکردنەوەی ڕابردوشمان لە فستیڤاڵی ژیان لە پارکی ئازادی سەلماندی کە بەرهەمی ناوخۆ زۆرە بەڵام ئێمە بمانێ نەمانێت ئەبێ ئەو بەرهەمە ناوخۆی لە چوارچێوەی بە ناوێکەوە بە براندێکەوە تۆمار بکرێ ئەمەش زۆر کەس نەیکردووە ئەهەمێتی پێ نەدراوە بۆی ئێمە کردمان بە مەرج کە ئەو بەرهەمە ناوخۆیە ئەبێت براندێ یەک دوانێکمان هەیە کە هەوڵی کە تاکە کەسیە ناوێکیان تۆمار کردووە ئەمە براندی ناوخۆیە بەڵام بۆ پێشخستنی ئەم براندە بۆ پەرەپێدانی بۆ هەناردەکردنی تەنانەت پێویستی بە چەند خاڵێک هەیە کە ئەبێ بێتە دی لێرەدا خەڵک گرنگی ئەوە ئەبینێت کە ئەگەر من بەرهەمێکم هەبێ بتوانم ئینتاجێکم هەبێ تەنها ئەوە نییە کە لەسەر ئاسی ناوخۆیی یان لەسەر ئاسی پرۆشی ئۆنلاین ئەوە کافی نییە توانێت پەرەی پێ بدات بەڵام ڕێکاری یاسایی بگرێتە بەر تۆماری بکە وەکو براندێک ئەو کاتە ئەتوانێت لە ڕووی مارکتینگ و بازاڕگەریەوە ئەگەر هەیە کە بتوانێت هەناردەی دەرەوشی بکات پرۆژگاکان لە 6 وڵاتەوە هاتوون کە نوێنەرەکانیان بۆ بریکارەکانیان لێرە ئامادەن و هەمووشیان زۆریان پێخۆشە کە بەشدار بن لەم بازاڕە ناو خۆیانە بۆ دەرخستنی تواناکانیان و کاڵاکانیان ئەگەر تێبینی بکەین ئەمە ئەو خاڵەیە کە ئەبێ وامان لێ بکات کە ئێمە زیاتر هاانانی بەرهەمی ناوخۆ بکەین قونسوڵی وڵاتەکان نوێنەری وڵاتەکان کۆمپانیا دەرەکیەکان زۆر گرنگی ئەدەن بە بەشداریکردن و برەودان بە براندەکانی خۆیان کەواتە ئەگەر ئێمە هەمان ڕێکار بگرینە بەر ئەتوانی بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان چ پێداویستی ناوخۆ دابین بکەین چی هەناردەی دەرەوەشی بکەن Thank you.